مسعود بارزاني هاوڕێیان ساڵانە دەستا ئەوەی فەعسی خۆی دەکات و چەند ساڵە بەتایبەتی دوو سێ وایان نەکاک مەسعود دوو سێ دێتە 1995 دێتە نەمسا خەستەخانەش تایبەت بە خۆیان هەیە وەڵی وەخت خۆی ناوی خەستەخانەکەشیان ئەوە وەزم دکتۆر مستەفایەکەیە هەری خۆیانە بەس لە ئەوروپای باشترین دکتۆریان هینایە ماوەک لەمەوبەر باسمان کرد مەسعود بارزانی بەهۆی تەمەنی بەهۆی ئەو جەنجاڵێ تووشی زەهایمەر بووە تەنەوە عەیب نییە هیچ ئەو شتانە هیچ عەیب نییە لە دنیای سیاسەت ئەمنیش بە شەکەس بە خۆم دەکەم هەیت ئێستا لەو عومرەی 54 ساڵم بڕوا بکەن هیچ عەیب نییە ئەو شتانە بەس دزی درۆزنی ناپاچی مەسەلەن زمان پیسی ئەوانە عەیبە بەڵام شتێک لە دەروێی ئیرادەی خۆت تووشت دەبی ئەو هیچ عەیب نییە مەسعود بارزانی مانگ ساڵانە دێتن زۆر ئەترسێ باشترین ڕاضە دەرمان دکتۆر لە خۆیان دەکەن هەرسێکیان هەموو ماڵیان بۆ زانیاریتان وەکو گوتم ساڵانە دێتە ئەوروپای فەعسی خۆی دەکەن ئەو ساڵ هاتی دووبارە فەعسی کردی چەند مانگ لەوەبەر ئەم ڕامگەیان زەهایمەری هەیە بەرپرسیشم لەو قسەیە و ئەو خەبەرانە بۆیە باز دەکەن بڕوا بکەن هاوڕێیان بەهۆی ئەوە یەک مەسعود بارزانی کارەکتەرێکی گەورەی دنیای سیاسیە دوو بزانن ئێمە ئاگامان لە ناو وردەکاری ناو بنەماڵەی بارزانی هەیە کە ئەوە شێتی کردینە ها بۆ زانیاریتان وەڵی وایە نەشێخ وەیسی بارزانی زۆر پێت دەگەسن کو ئەمە دەستمان دەگات کۆ مەسعود وەی گوت بووی مشکلە نییە چ بڵاو دەکەنەوە بە دوو سەرچاوەکانیان بگەڕێن سەرچاوەکانیان چێ دەیاندادێ ئەوان ڕاستیش دەکەن منبەعەکە ئەگە لەمە ببردرێم لە شێ دەزانم لە دوو سەرچاوە نەک لە دوو مەنع زیاتر ئێستا بۆیە بۆ شتانە ئەمەش لەو ڕوانگەوە پەیامە دەدەن کە دەستگای هەواڵگریتان تێم دەگەینە ناوتان ئەوە هەموو دەلالە لەوەیە کە هاوڕێیان بڕوا بکەن لە قوڵایی ماڵی بارزانی خەڵک لەگەریان نمایە لێیان بێزارە هاوڕێیان وەزعی مەسعودی هەر یەکێک بیبینی لە نزیکەوە هەموو خەڵکی لە بیرە تاعان زەهایمەر ئەوەیە شتی نوێ لە بیر دەکەی شتی کۆن ئاساییە هەمووت لە بیرە بەس بڕە دەست پێ دەکەن لەگەت تەمەن و لەگەت ئەوانەی شارەزان ئەمە زۆر شارەزانیم لە بواری تۆبی بەڵام زەهایمەر یەکێک لە خاڵەکانی شتی نوێ لە بیر دەکەی مەسعود بارزانی هەر کەسێک بیبینی دەیناستەوە و بێگومان قسەی لەگەڵ دەکە بیرەوەری کۆن بەس بیرەوەری دوێنە و پێرە ڕەنگ پێ بڵێ چت خواردیە و چت جوڵە کردیە و چت گۆتیە بەعکسی قسەی خۆی بکاتەوە بۆیە ئێستا سیرکەن یعنی کەم دەردەکەویەوە دەرکەوتنەکانیشی سیدادی زۆر لەگەراستا ئەو شنهێنیانە بڕوا کە ماڵی نەچیری نازانی هەموو وردەکاریەکی بڕوام پێ بکەن نازانم چەند بەس یعنی ئەوان بە خۆیان بە ماڵی نەچیریان نەگوتیە بە سیداد و کوڕەکانی دەزانن وایان نا ئەوانم پەسی نزیکینە ئەو ساڵ مانجی دوو کۆتایی دوو بوو مەسعود هاتەکەن خاڵەکەی ئەو خاڵە هەبوو ئەتەوانە پێشم گوتنم دە ڕۆژێک تەلەفۆن مەسەبوو بۆ کرد پەرلەمانتارەکان هەموو پێداهاتم ئەویشی گرتەوە کورەوە جوازم نەبینم نەخۆش زۆر گزگم پێستا یعنی حەزم لێ نییە ئەمە قات یعنی هەندەشت پرەنسیبی ئینسانیە هەستم پێ کرد گوتم ببوورە و قەپاتم کرد وتی نەخۆشم زۆر بە دڵەکی پڕ لە ئازارەوە کەچ بۆ کنی تر لۆ فەعسی خۆی چووە تاعان فەعسی مەسعودی ئەوەی کە کرایە پێتی پێدەگوترێت PET ئەوە دکتۆرەکان دەزانن کەوازان مشی قەتعا دەکرد تاعان فەعسی خینی کرایە فەعسی پێستی کرایە هەمووش کردیە هەمووی باشە خراب نییە بەس ئەوەی زەهایمەری فەعسی پێتی پێدەگوترێت PET ئینگلیزی کردیتی و لە قۆناغی میلت کۆینتیف ئیمپایرمنتە لە قۆناغی MCI ئینگلیزیە ئەوە دکتۆرەکان بالێک بدەنەوە ئەمە نازانین بە وردی ئەمن بەڕاستی زۆر شارەزانین بەس لەو قۆناغەیە کە قۆناغەکە ئەڵێن متەوەستە بەڵام دکتۆر نەسیحەتی کردیە بڕ کاتی هەندەیە پشوو بدەیت نەچێنا ئەو زەنجاڵەیە ئیسراحەت بکەیت تەواو بووی یعنی تەواو بووە ساڵ بە ساڵ خراپتری لێدێ بە هیچ هێزەکیش ناگەڕێتەوە مجەڕەد تەمرینە بکەی باشتر دەبی وەکو ئاوتیزم چارەسەری نییە بەڵام تەمرینی پێ بکەی هێمن دەبتەوە
مسعود بارزاني نو قۆناغە دادەژی ئێستا قۆناغەکەی خراپ نییە وشتی کۆنیشی هەموو لە بیرە بەس شتی ئێستا هەفتەیەک چەند ڕۆژ لەمەوبەر لی تێک چووە وەلەو قۆناغە لە فەعسی پێتی کردیە PET و ئێستا لە قۆناغی زەهایمەری MC ئایا کە وازانم بە ئینگلیزی میلت کۆینتیڤ ئیمپایرمنت دەژی دکتۆر پێی گوتیە کە پشوو بدە و خۆ دوور بێخەوە لە جەنجاڵ ئیتر دەگەڕێتەوە سەر خۆیان ئەوان چ دەکەن چ ناکەن ئەمە نازانم بەس دەزانم ئەوە ئێمەینا من بەرپرسم لەو شتانە چکە ئەو زانیاریانەی دەدرێتە ئێمە ئەم دەزانم هەریەکە و چیە و چەند ڕاست و چەند ڕاست نیە ئەو خەڵکی فەلنی ئەو خەڵکانێکن لێی نزیکن و ئەوڕێیان منی چیت کەم نما زۆر زۆر سپاسشتان دەکەم بۆ ئەو کاتەی ئێوە لەگەڵ منتان سەرف کرد و